والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس وتاري جمعي رابردو باسی خەڵاتی خوای پەروەردگارمان کرد کە بەهۆی ڕەحمەتی ئیسلام و پێغەمبەری ئیسلامەوە صلی الله علیه وسلم بە مرۆڤایەتی بەخشی کە بریتی بوو لە ئاشتی و هێمنی کە ئیسلام هات ئاشتی و ئارامی گەڕایەوە بۆ مرۆڤایەتی سەرجەم. وتاری ئەم جومعەیەشمان پشتیوان بە خوای تاک و تەنها و بێشەریک ئەو خوایەی کە ئەسسەلامە یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئاشتی و هێمنی و ئارامیە، هەر باسی ئاشتی و هێمنی دەکەین. گەورەترین خۆشی و بەختەوەری بۆ مرۆڤ ئەوەیە لە دوای دین و ئیمان و ئیمان سەلامەتی و لەش ساغی ژیانێکی هێمن و پڕ لە سەلامەتی بەسەر ببە. کردەواری خۆمان وتویانە دوعا بکە و بڵێ یا ڕەبی خوایە نە لە کەس بترسم و نە کەس لێم بترسێ. قەدر و نرخ و بەهای ژیانێکی هێمن و بێموسیبەت و دوور لە بەڵا تەنها ئەو کەسانە دەیزانن بەڕێزان کە خوا نەخواستە تووشی دوژمنایەتی بوون. هەتا ڕۆژێک ئینسان لێی نەقەومێ و تووشی دوژمنایەتی و دووبەرەکی و ناڕەحەتی نەبێ، قەدری ئەو کاتە نازانێ کە لە کەس نەترساوە. هەتا ئەو شەوانەی کە بە چەکداری لە دەوری ماڵەکە تا خەڵک نەسوڕێتەوە، قەدری ئەو کاتە نازانی کە چەک لە ماڵت دانەبووە و بەبێ پشتێن لە ماڵەوە چوویتە دەرەوە. بەڕاستی هێمنی و سەلامەتی و ئاسایش بۆ تاک، بۆ خێزان، بۆ حکومەت و وڵات و میلەت بەرەکەتی خوای پەروەردگارە بەسەر مرۆڤایەتیەوە. ئیسلام ڕەمزی ئاشتیە. ئیسلام بەداخەوە زوڵمی لێ دەکرێت لەلایەن نەیارەکان و نەناسیاوەکانیەوە. دوژمنانی بەعەمدی و ئەوانەش نایناسن تۆمەتی ئەوەی بۆ هەڵدەبەستن گوایە ئیسلام ئاینێکی توندوتیژە، گوایە ئیسلام هانی توندوتیژی و کوشتن و بڕین دەدا. بۆیە پێم خۆشە لەگەڵ جەنابتان و لە خزمەت موسڵماناندا بەرچاوڕوون بین. دینی ئێمە بەڕێزان دوو سەرچاوەی هەیە. دینی ئێمە سەرچاوەکەی قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. غەیری ئەوە ڕەفتاری هیچ کەسێک، کرداری هیچ کەسێک، قەولی هیچ عالمێک ماڵ نییە بەسەر ئیسلامەوە. ئەوەی قورئان فەرمووی، ئەوەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی، ئەوە ئیسلامە. ئەوە ئیسلامیش لێی بەرپرسیارە و خەڵک دەتوانێت لەو دیدەوە بۆی بڕوانێ. ئیسلامی ئێمە تەماشاکە خوای خالقی ئێمە کۆمەڵێک ناوی هەیە، وەلله الئەسماء الحوسنى، خوا خاوەنی کۆمەڵێک ناوی جوان و بەرزە. فەدعوه بها، لەخوا بپاڕێنەوە، بە ناوە جوانەکانی خوا لەخوا بپاڕێەوە. بۆ هەر ئیشێک کە هەبوو بە ناوێکی خوا بپاڕێەوە. کەسێ مناڵی نییە بە ناوی پیرۆزی ئەلوەهاب لەخوا پاڕێەوە بڵێ ئەی ئەو کەسەی کە دەبەخشی مناڵم پێ ببەخشە. کەسێ ڕزقی سوارە بەڕێزەکەم پەنا بۆ دوعا و نیشتە مەبە، بڵێ یا ڕەزاق، ئەی ئەو پەروەردگارەی کێشە لە ناوەکانت ڕۆزی دەرە، ڕۆزی منیش ببەخشی و ڕزقم فراوان کەی لە دەستەنگی ڕزگارم کەی. ئەو کەسەی کە لە حاڵەتێکی نائەمینیدای لە خۆت دەترسی، ژیانت خەریکە خوا نەخواستە تووشی دوژمنایەتی بێ بە هەر مەسەلەیەکەوە، هەموو کات بڵێ یا سەلام یا سەلام، ئەی ئەو خوای کە ناوت ئاشتی و سەلامەتیە لەم بەڵایە بمپارێزە. فەدعوه بها، بە ناوەکان لەخواوە پاڕێ. ئەوە قورئان وا دەفەرمێ یەکێ لە ناوە بەرزەکانی ئەڵڵاه سوبحانه وتعالى ئەسسەلامە، ئاشتی و هێمنی و ئارامی. خۆشەویستمان صلی الله علیه وسلم فەرمووی السلام اسم من أسماء الله تعالى وضعه الله في الأرض فأفشوه بينكم. السلام یەکێکە لە ناوەکانی خوای گەورە باراندوویەتی بەسەر خەڵکی سەر زەوی و زەویدا. ئێوەش لە ناو خۆتاندا سەلام و ئاشتی بڵاو بکەنەوە. بەڵێ خوای گەورە بە ئەسسەلامی خۆی جسمی ئەم ئینسانەی سەلامەت کردووە. سەلامەتی لە کاتێکە کە تۆ لە ڕەحەمی دایکتا پارچە گۆشتێکی هێستا نەبووی بە شکلی ئینسان. ئالەو کاتەدا حەز دەکەم ئاماژە بە یەک حاڵەت بکەم کە لە شەوانی ڕەمەزاندا باسم کرد، بەڵام زۆری ئەم خۆشەویست و ئیماندارانە
یان ئەو کەسانەی کەوا سودمەند دەبن لەم کاسێت و سیریانە ڕەنبێ گوێیان لەوە نەبوو بێ. لە کۆتایی 2011دا حەقیقەتێکی علمی و زانستی بۆ خەڵکی دەرکەوت، بۆ زانایان و لەوانیشەوە بۆ هەمومان. ئەو زانایانەی بواری پزیشکی پێیان ڕاگەیاندین خەڵکینە قەد ڕەخنە لە کاری خوا مەگرە، خوا ئەسسەلامە بەردەوام مرۆڤەکان بۆ ئاشتی هاندەدا. کاتێک تۆ سەلامەت دەکا کە هیچ دەسەڵاتێکن نییە، نینۆکن نییە، دەست و قاچن نییە، چاو و بژۆڵ و برۆن نییە، یەک پارچە گۆشتی لە ڕەحەمی دایکتا خەریکە دەبی بەو مرۆڤەی ئێستا شکڵت لێ دەڕوێ. حەز دەکەی ئێمە هەموو لە ئافرەتین، ئافرەت دایکمانە، خوشکمانە، کچمانە، هاوسەری حەڵاڵی ژیانمانە، ئەمە عیب نییە باز بکرێ. ئافرەت لەو حاڵەتەدا پێی دەڵێن بێزوو دەبینێ. هەمومان بیستومانە و دەزانین ئافرەت تووشی بێزوو دەبێ، هێڵنج دەدا، دەڕشێتەوە بە بۆن قەڵسا، لە هەموو وەڕزە لە ژیانی خۆی خەریکە ناوسکی دێتە دەرەوە. یەکێک بڵێ پەروەردگارە باشە ئەم ئافرەتە داماوە بەسەر ئەم حەملەوە بۆچی ئاوای لێدێ؟ زانایان ئێستا دۆزیانەوە دەڵێن لەو کاتەدا کە ئینسان خۆراک دەخوا و ئافرەتی حامیلە خۆراک دەخوا، هەموو خۆراکێک بەتایبەت میوەهات زۆربەی توێکڵەکەی مادەیەکی زەهری پێوەیە، خوا پێی بەخشیوە بۆ ئەوەی لە میکرۆبات بیپارێزێ. هەموو بۆڵەترەیەک، هەنجیرێک، حەل میوەیەک، حتا فاسۆلیایەک بە توێکڵە وشکەکەشیەوە مادەیەکی زەهری خوای گەورە بۆ باراندووە. ئەوە نەبێ یەک بۆڵەترەیەک لەم سەرزەویە بەهۆی حەشەرات و مێشولەوە دەست نەدەکەوت، هەمووی مێش دەیخوارد. کەچی سەیر دەکەی ئەو شیرینیە ناخورێ، ئەو حەشەراتە لێی نزیک دەبێتەوە، ئەو زەهرەوای لێ دەکات لێی دوور دەکەوێتەوە. بەڵام دایکەکە جاری وایە میوەکە ناشواتەوە، جاری وایە لەگەڵ ئاوەکە زەهرەکە تێکەڵاوەتەوە دەیخوا. ئەم مرۆڤە گەورە ناکوژێ ئەم زەهرە، بەڵام ئەم زەهرە، ئەم مناڵە لە ناو ڕەحەمی دایکە هێن ناسکە، یەک زەڕە لەو زەرەرەی بەربکەوێت لەو تۆزە زەهرەی کە بەو میوە و خواردنەوەیە، ئەم مناڵە نابینا دەبێ، ئەم مناڵە شەلل دەماغ لێدا، ئەم مناڵە مناڵێکی نوقسان دەبێ. هەر وەختێک دایک ئەو خۆراکانەی خوارد، یەکسەر ئەم دایکە لە ڕێی بێزووە فڕێداتە دەرەوە، ناهێڵێ بگاتە مناڵەکە. ئەوەیە بێزووی دایک، کە ئەو بێزووە دەبینێ هەموو ئەو ئیفرازات و ژەهرانە فڕێدەداتە دەرەوە لە ڕێی هێڵنجێک و ڕشانەوەیەکەوە، بۆ ئەوەی ئەم مناڵە بێتوانایە لە ناو ڕەحەمی دایکە سەلامەت بێ. بۆیە ئەو دایکانەی کە زۆرترین بێزوو ناڕەحەتی دەبینن، مناڵەکانیان زۆر سەلامەت دەبن. ئەو دایکەی کە هیچ بێزوو نابینێ یان کەم دەیبینێ، بە فەزلی خوا نەبێ مەترسی لەسەر کۆرپەکەی دروست دەبێ. لەبەرەوە بەڕێزان، خوای گەورەی ئێمە ئەسسەلامە، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێوەش ئاشتی لەسەر زەویدا بڵاو بکەنەوە، ئێوەش خوێنی یەکتر مەڕێژن، ئێوەش خزمەتی یەکتر بکەن لە بواری پزیشکیدا، ئێوەش خۆراکی پاک پێشکەش بە یەکتر بکەن. ئیسلامی ئێمە دینی سەلامە، شیعاری موسڵمان چییە؟ ئەسسەلامو عەلەیکم. ئەم دروشمە جوانە جامەش سەلامی عەرەب نییە، بەداخەوەم کۆمەڵە خەڵکەیە دەڵێ ئەوە سەلامی عەرەبانە، ئەی بۆ کابرایەکی ئەمریکیش بە ئەسسەلامو عەلەیکم سەلام دەکات، بەریتانیەکیش هەروە. ئەوە شیعاری موسڵمانە نەکی عەرەب، چونکە بەڕێزان عەرەب پێش ئیسلام ئەسسەلامو عەلەیکی نێزانی. ئەم ئەسسەلامو عەلەیکم خوا لە قورئانە دەفەرمووی فەئیذا دەخەلتم بیوتەن فەسەلموا عەلا ئەنفوسیکم تەحیەة من عند الله مبارەکەة طەیبە. کاتێک کە چوونە ماڵی خۆتانەوە یان چوونە ماڵی غەیری خۆتانەوە، کەسی لێبوو یان لێ نەبوو سەلام بکە. سبحان الله، زۆر خەڵک لەوە بێ ئاگایە، چوویە ماڵی خۆت بەس بۆ خۆتی لێبووی، مەدخەلەکەت کردەوە کەسی لێ نییە، لەو ژوورەی خۆتا بڵێ ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله، سەلام بکە، با کەسیشی لێ نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی باشتر لە مرۆڤ جوابت دەداتەوە کە فریشتەیە، ئەو ماڵەی تۆ فریشتەکانی تێدان و وڵامت دەداتەوە. مبارەکەتەن، ئەم سەلامە بەرەکەتی خوا بەسەر ئەو ماڵە ئەو شوێنەدا دەڕێژێ. طەیبەتەن، دڵفراوانی، ئاسوودەیی، خۆشی دەبەخشێ. بۆیە ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی وتم یا بنەیە، ڕۆڵە گیان، برازاکەم، إذا دخلت على أهلك فسلم، هر وقت يشويه وبلاي مال من دالي خود بمالي خود سلام كلا أهلك يكون بركة عليك وعلى أهل بيتك، أو سلامة بيت خير وبركة بوتوش وبمال وعائلة شد.
زۆر پیاومان هەیە ڕۆژی چەند جار بچێتەوە ماڵەوە سەلام ناکا ئەگەر 10 جاریش چوویەوە ماڵەوە هەموو جار سەلام لە ماڵ و منداڵەکەت بکە بە ئەوانیش فێر بن ئەو سەلامە فەرموودەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بەرەکەتی خوا دەخاتە ماڵەکەوە ڕەحمەت و میهرەبانی و ئاشتیش لەو ماڵەدا بەرقەرار دەبێت واللهی دەڵێم لەو کاتەوە کە شیعاری موسڵمان لە ئەسەلام عەلەیکومەوە بوو بە بەیانیت باش و ئەم کاتت باش و شەوت باش خۆ من ناڵێم ئەم مستەلەحانە خراپن لە پێش دەڵێ ئەسەلام عەلەیکوم مامۆستا دەچێتە پۆلەوە تەلەبەیەک دەچێتە پۆلەوە ئەسەلام عەلەیکوم بەڕێزان بەیانیتان باش ئەسەلام عەلەیکوم بەڕێزەکەم ئەم کاتت باش شەوێکی باش ئەمە خراپ نییە بەڵام هەر ڕاستەوخۆ بەبێ ئەسەلام عەلەیکوم دەست پێ بکەی لەوەتی ئەو دروشمانە پەیدا بوون و پێمان عەیب بوو ئەسەلام عەلەیکوم بەکاربێنین لە تەلەفۆنە بە ئەسەلام عەلەیکوم دەست پێ بکە ئەو وەڵڵاهی بەرەکەتیش لە ماڵەکاندا نەما بەرەکەت لە ڕەفاقەتیشان نەما بەرەکەت لە دۆستایەتیشان نەما جا ئەم سەلامە نابێ هەر بەدەست بێ نابێ هەر بە قسە بێ ئەبێ لە کردەوەیە دەرکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی المسلم مسلمان سەیری ناوی مسلمان کە چەند جوارە لە سەلامەتیەوە هاتووە المسلم من کەسێکە ژنێک پیاوێک گەنجێک پیرێک کوڕێک کچێک ئەمە ناسنامەی مسلمانیەتیە سەیری خۆت کە ئەگەر ئەمە تیابوو مسلمانی بە حەقی من سەلم المسلمون من لسانه ويده هەموو مسلمانان بەتێگڕا لە دووشتت ئەمین بن لە دەستت لە زوبانت من لسانه لە پێشەوە لە زمانت غەیبەتی نەکەی جاسوسی بەسەرەوە نەکەی بوختانی بۆ هەڵ نەبەستی و حەیای نەبەی بە ناڕەوا و بە ناحەق فیتنەیی بۆ بەرپا نەکەی بەهۆی زمانتەوە ئەبێ مسلمانان لە زمانت ئەمین بن وەیەدی دزی لێ نەکەی قفڵی ماڵی نەشکێنی نەیکوژی تەقەی لێ نەکەی ئەمجا لەسەری نەنووسی راپۆرتی ناڕاستی لەسەر نەدەی بەدەستگا ئەمنیەکان و بیخەیە کونجی زیندانەوە بەهۆی قەڵەمی تۆوە ئابڕوو و شەرەف و کەرامەتی لەسەر تۆڕی فەیسبووک و ئەنتەرنێتان نەبەی ئەمە هەموو بەدەستی تۆ دەکرێت ئەبێ مسلمانان سەرجەم لە دەستی تۆ و لە زمانی تۆ ئەمین بن ئەمجا تۆ مسلمانی بە حەقی نەک بڵێ ئەسەلام عەلەیکوم بە قسە کە چوێ ئەو دیوە غەیبەتی بکەیت سەلامەکە وعد و بەڵێنە جمعەی ڕابردوو ژوتم کە سەلامی نوێژت دایەوەڵێ خەڵکینە وعد بێ لێم ئەمین بن واللهی دەبێ ئەو وعدت ڕاستەقینە بێ لە دەرەوەی مزگەوت کە دەستت کردەوە بە ئابڕووبردنی خەڵک پەنا بەخوا بەدەستبڕینی خەڵک و فێڵ لە خەڵک و غەژ لە خەڵک سەلامی نوێژەکەت قبوڵ نەبووە ئەنا تۆ وعدت دا خەڵکینە لێم ئەمین بن واللهی زەرەتان لێ نادەم برانی بەڕێزم خوشکانی مسلمانی ئەهلی مزگەوت ئیسلام ئاشتی ئیسلام کە ئاشتی و هێمنی بۆ ئێمە باس کردو بە خەڵاتی خوای دەزانێ خوای پەروەردگار لە قورئانە لە جەنگی ئەحزابمان بۆ باز دەکا کە مشریکینی مەکە گاور و جوولەکە منافقەکانی ناو شاری مەدینە یەک دەست کۆبوونەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەک جەنگا لەناوبەرن لە حەج شوا دەورەی مەدینەوە لەسەر و لە خوارەوە هێرشیان بۆ هێنان منافقەکان لەناو شارە کەوتبوونە خۆیان جوولەکەکانیش لایەکیان لێگرتبوون قورئان دەفەرمێ مسلمانان وان لێ هاتبوو ڕوح گەیشت بۆ سکونەلووتیان ئەوەندە وەختەکە مەترسیدار بوو ساڵەکە نەبوونی و نەداری و بێئاوی بوو مسلمانان محاصەرە کرابوون جەنگێک بوو نان خۆراک و ئاویشیان پێ بگا لەم کاتەدا خوا دەفەرمێ وكفى الله المؤمنين القتال بمنت بس مسلمانان باسی دکا یادی او کاتب کنه و مسلمانان که ایوه لو ناراحت یدابون خوار الشباب و اهل کفر نار لنا خوان دادلیان لیک کلمه بو او دیگو تو من بهیلاک دبی او دیگو تو من بهیلاک دبی لیک بون بدوجمن هر یک بلایک رای کرد یک مسلمان تیرو کوان شینه تقاند دلو پخوان لکز نهاد خوا دفرمی خوا او خوای بو خوی ایوه لشر پاراست پاراستن لە شەڕ خەڵاتی خوایە کە لە شەڕ بەدوور بووی ئەمجا هەر سەیری قورئان کەن سەیری ئەم قورئانە چەند عەشقی شەیدای ئاشتیە لە سوڵحی حودەیبیەدا مسلمانان نزیکی 10,000 کەس پەیمانی مردنیان لەگەڵ پێغەمبەری خوا بەست کە وتیان ئیمامی عوسمان شەهید کرا وەفدی پێغەمبەرە پێغەمبەر فەرمووی دەستان بێنن دەست بخەنە ناو دەستمەوە وەعد و بەڵێم بدەن حەتا نەکوژرێن نەگەڕێنەوە سبحان الله لەو کاتەدا کافرەکان وتیان باڕێککەوین پیامبر صلی الله علیه و سلم زۆر باشە مادام عوسمانیش نەکوژراوە نوێنەرەکەمان و خوێن نەڕژاوە ئێمە ئەم ساڵ عەمرە ناکەین و دەگەڕێینەوە خوا دەفەرمێ وهو الذي كف أيديهم عنكم وأيديكم عنهم خوا ئەو خوایە دەستی ئێوەی لە خوێن دەستی کافرانی لە خوێنی ئێوە پاراست
و دەستی ئێوەشی لە ڕژانی خوێنی کافران پاراست. سبحان الله سەیری قورئان کە ئینسانی مسلمان ڕەنبێ وا تێبگا بڵێ خۆزگە کافرێکم کوشتایە. خوا دەفەرمێ خەڵاتی خوا بوو بەسەرتانەوە، نە کافر خوێنی ئێوەی ڕشت نە ئێوە خوێنی کافرتان ڕشت. ئەمە بە سیلم بە ئاشتی و بە مۆرکردنی بەیاننامەیە کۆتایی پێهات. ئەمە بەهرەی خوایە بەسەر مسلمانانەوە. لا تتمنوا لقاء العدو لصحيح بخاري مسلم هاتووە پێغەمبەر دەفەرمێ قەد مەڵێ خۆزگە لەگەڵ فڵان کەس بەرەو ڕوو دەبوومەوە. ئەگەر دەمەخاڵێک لەگەڵ بنەماڵەیەک لەگەڵ کەسێ بۆ دروست بوو مەڵێ خۆزگە بەرەو ڕووی دەبوومەوە، ئەمجا ئەزانی چی پێ دەکەم، چۆن شڵ و شیتاڵی لەبەر دەکەمەوە، چۆن خوێنی دەڕێژم. وەسەل الله العافیە کە تووشی مصیبەت بووی ئەم دەرسە باوەرگرین. ئەگەر ئەمەندەمان بەسە لەم وتارەدا، ئەگەر تووشی ناڕەحەتیەک بووی، دەمەبۆڵەیەک، ئەولادێکت، خزمێکت، کەسێکت، قەومێکت تووشی دەمەبۆڵەیەک بوو لەگەڵ کەسێکە، خوا ڕەحمی کرد کەسی تیا نەکوژراو، کەس تیا بریندار نەبوو، بە دووسێ قسە کۆتایی پێهات و لێک بوونەوە، هەوڵ مەدە هەڵی باگایسێنیەوە. مەڵێ خۆزگە دەستم بیگەیشتایە، خۆزگە من لەوێ بوومایە، نەمدەهێژاوایان لێ بەسەرەوە بچێ. پێغەمبەر فەرمووی قەد ئەوە مەخوازە، قەد مەڵێ خۆزگە تووشی دوژمنایەتی و شەڕم لەگەڵ ماڵی فڵان کەسە، لەگەڵ عەشیرەتی فڵان کەسە، بەڵکو بڵێ خوایە ساغ و سەلامەتم کەی و لە شەڕ بەدوورم کەی. ئەگەر خوا نەخواستە دەمەقاڵێ قسەیەک کەوتە بەینی تۆ و کەسێکەوە باشتی لە یەک بوونەوان و دوو مسڵمان قسەی خێریان تیا کرد کە هاتیەوە ماڵەوە سوزەی شکر بەرە بڵێ یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ، بەبێ خوێن ڕشتم من لەم بەڵای ڕزگارم بوو. ئەمە شعاری مسلمانە. کوا ئیسلام توندڕەوە، کوا ئیسلام حەزی لە شەڕە، وەڵڵاهی بە پێچەوانەوە ئەو پەڕی خۆپارێزە لە شەڕ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەقبەح الئەسماء حەرب ومڕە، ناخۆشترین ناو، بێزراوترین ناو دوو ناوە لای خوا، لای پێغەمبەری خوا و لای مسلمانان. یەکەم ناوی حەرب، شەڕ، جا بە کوردی بێ، بە عەرەبی بێ، بە فارسی بێ، هەشتێ ناوی شەڕی لێ بێ. بە کوردی جەنگی، هەڵۆ، ئەمانە کە بۆنی خوێنیان لێ دێ. ئەمجا دووەمیان مڕە، مۆن، تاڵ، کابرا ناوی محەممەدە بەداخەوە ئەم کوردەواری خۆمان پێڵان حەمە تاڵ. پێغەمبەر فەرمووی وەڵڵی ئەمە ناوێکی ناشەرعیە. تاڵ ناوێکی ناشەرعیە، غەمگین. ئەوانەی مۆن، تۆڵە، ئەم ناوانە لە کوردەواریا دەبیستم، وەڵڵی ئەمە ناوی ناشەرعی بۆ مناڵەکە دیدامەنێ. خوا ئەم ناوانەی پێ ناخۆشە بۆ بۆنی شەڕ و باروت و خوێن و تۆڵەکردنەوە و جەنگاندن و غەمگینی و مصیبەتی لێ دێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شوێنێکە لە سەفرە و گەڕانێکا بوو، حوشترێک شیری تێدا بوو، بەچکەی هەبوو، شیردەر بوو. خۆشەویست فەرمووی چێ ئەم حوشترەمان بۆ دەدۆشێ؟ زۆر باش لە حوشتر دۆشین دەزانێت. ئەو زەمانە ئافرەت حوشتریان نەدۆشیوە، پیاو دەیان دۆشی. کابرایەک گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من دەیدۆشم. فەرمووی ناوت چییە؟ وتی قوربان ناوم مڕەیە، ناوم تۆڵەیە، ناوم تووڕەیە. لە ناو عەرەبە ئەمە شانازی بوو پێش ئیسلام، کەسێک تۆڵەستێن بێ. پێغەمبەر فەرمووی دانیشە تۆ دەست بۆ گوانی ئەو حەیوانە پاکە ئەو شیرە پاکە مەبە، لەبەرەوەی ناوت بۆنی سامناکی لێ دێ. کەسێکی تر ئەستاوەتی من، فەرمووی تۆ ناوت چییە؟ وتی ناوم حەربە، ناوم جەنگ و هەرا و شەڕە. حتى ئەوەندە حەربیان پێ خۆش بۆ ئەو عەرەبانەی پێش ئیسلام، کوڕەکانیان ناو دەنا حەرب، ئەبوو سوفیانی کوڕی حەرب، یعنی دەیان ناو لە پێش ئیسلامە بۆ دێنمەوە بە ناوی جەنگەوە، جەنگیەوە. پێغەمبەر فەرمووی خوا تۆش دانیشە ئێمە لە شەڕ بێزارین، کەسێ ناوی شەڕی لەسەر بێ دەست بۆ ئەم حەیوانەش نەبا. ئەم شیرە خوا بەپاشی خەڵقاندوێتی، شیر ڕەمزی ئاشتی و سەلامەتیە. پیاوێشکە هەستا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تۆ ناوت چییە؟ وتی ناوم یەعیشە. ئەم ناوە بۆ ژنان یعنی ژیان، بۆ پیاوان یعنی ئەژی. ئێستا مناڵێک ناوی ئەژی بێ، ناوێکی شەرعیە کە پێغەمبەر زۆری پێخۆش بوو. ئەژی ژیان، ژیانەوە. پێغەمبەر فەرمووی خوا تۆ هەستە بیدۆشە، چونکە تۆ مایەی هێمنی و ئاشتی و ژیانت پێیە، با دەستی تۆ بە گوانی حوشترەکە بکەوێ. سەیریکە حتا لە ناوەکەدا خۆ ئەم ناوەڕەم بێ ڕەنگدانەوەی لەسەر کاردانەوەی ئینسانەکە نەبێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا لە ناوی شەڕ بێزار بوو، لە ناوی حەرب بێزار بوو. جمعەی ڕابردوو عەرزم کردن کابرا ناوی حەرب بوو، فەرمووی ناوەکەت دەگۆڕین بەوەی ناوت دەنین سەلیم. کەسێ ناوی قەبیحە بوو، کابرا ئەوەندە ڕقی لە کچەکەی بوو، ناوی نابوو نەفرەت لێکرا، وتی ئەم جارە کچم بێت دەڵێنی دەم نەفرەتی لێبێ، ناوی نابوو قەبیحە. پێغەمبەر فەرمووی خوا حەیف نییە ئەم کچە جوانە باشە ڕێک و پێکە چیژۆڵە ناوی قەبیحە بێ. فەرمووی ناوت جەمیلەیە، بە کوردی خۆمان یعنی جوانە، جوانەش ناوێکی شەرعیە لە جەمیلەی عەرەبیەوە وەرگیراوە. بەڵێ ئەو ناوانەی گۆڕین بە ڕەمزی هێمنی و ئاشتی و سەلامەتی. خۆشەویستانم، ئیسلام کە هات سێ سەرچاوەی شەڕی لەناوبەر، سێشت هەبوون، ئێستاش و تا قیامەتیش ڕەمزن بۆ شەڕ. ئەم سێ ڕێگەی بڕی ئیسلام، ئەم سێ بتەی شکان،
بە نەمانی ئەمانە ئاشتی بڵاو بۆوە. ڕەمزی یەکەم بنچینە و ڕەجی یەکەم بۆ شەڕ خۆشەویستان کوشتن بوو لەسەر جیاوازی ئاین. خەڵک یەکتری دەکوشت. جوولەکە و مەسیحی بە مرێژایی مێژووی مرۆڤایەتی پێش ئیسلام کارێکیان بە یەک کردووە، مێژوو هەڵی ناگرێت لە نووسینەوەدا، چۆن یەکتریان کوشتووە. ئیسلام کە هات فەرمووی لا ئیکراهە فی الدین، خەڵکینە ئاگادار بن کەس بە زۆر و زەبری شمشێر مسلمان ناکرێ، کەس بە زۆر دینی بەسەرا فەرز ناکرێ. تۆ هەرچەند مسلمانێکی بە حەق بی مافی ئەوەت نییە ئەو پیاوە بە زۆر مسلمانکەی، ئەو ژنە بە زۆر نوێش پێ بکەی، ئەبێ قەناعەتی پێ بکەیت. جاگە قەناعەتی پێکرد تۆ ئەشکی سەرشانی خۆت جێبەجێ کردووە، بەقەدەر ئەجر و پاداشتی ئەویش خوا ڕەحم بە تۆش دەکا. ئەگەر قەناعەتی نەکرد لە قیامەتە خوا بۆ خۆی جەهەنەم و بەهەشتی هەیە، بەهەشت بۆ خواناسان، جەهەنەم بۆ کەسانی کە بێدین و دینی خوایان قبوڵ نییە. ئەوە مافی خوایە، مافی من و تۆ نییە. تەماشای قسەی بەرجەی شەیخ الئیسلام ئیبن تەیمیە کە ڕەحمەتی خوای لێ بێت لە ئەسیاسەت و شەرعیەدا لە لاپەڕەی 132دا دەفەرمێ کافر لە شەڕ و لە غەزای کافر و مسلماناندا لەسەر کافریەتەکەی ناکوژرێ خەڵکینە، لەسەر شەڕ و هەرای لەگەڵ مسلمانان دەکوژرێ. یعنی کافرێک کە لە غەزادا دەکوژرێ لەسەر ئەوە نەکوژراوە کە لەبەرەوەی کافر بووە. ئێمە زۆر جار بە هەڵە حاڵی بووین، دەڵێن بۆیە کوشتیان چونکە کافر بوون، نابە پێچەوانەوە. ئەوانە هاتبوون پەلاماری ئەهلی ئیسلام دەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دەگمەن ڕێکەوتووە، یان لەشکری فتوحاتی ئیسلامی هەڵیان کوتاوێتە سەر خەڵک، هەر ئەوان هەڵیان کوتاوەتە سەر، ئەمان بەرگریان کردووە، ئەمان پارێزگاریان لە دینەکە و لە بیر و باوەڕ و خەڵکە بێتاوانەکە کردووە. ئەینا لەسەر کافربوون یەک کەس نەکوژراوە. بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لیان پرسی ئەی الئیسلامی خەیڕون، چ مسلمانێک لە هەموو مسلمانێک باشترە؟ خۆشەویست فەرمووی دوو نیشانەی هەیە: تطعم الطعام، خۆراک دەبەخشێ، وتقرئ السلام، ئاشتی دەچەسپێنێ و بڵاو دەکاتەوە على من عرفته، لەسەر ئەو کەسەی دەیناسی. ئەم حەدیسە من زۆر جارم گوێ لە عولەمایانی ئیسلام بووە، لەگەڵ حرمەت و ڕێزم دایمە فەقێ و تەلەبەی ئەوانین، من ئەم لێکدانەوەم بەلاوە هەڵەیە کە مامۆستا بەڕێزەکان وتیانە سەلام لە هەر کەسێ بکە دەیناسی و نایناسی. ئەم حەدیسە وانییە. على من عرفته، سلام لەو کەسە بکە، ئاشتی بەسەر ئەو کەسە بارێنە. یعنی مەبەستەوە دەستێکی بۆ بەرزکەی هۆڕنێکی سیارەی بۆ لێدەی، با لە شەڕ و خراپەت ئەمین بێ ئەو کەسەی دەیناسی مسلمانە، ئەهلی مزگەوتە، هاوزمانتە، خەڵکی شار و شارۆچکە و دێیەکە و گوندەکە و وڵاتەکەی تۆیە. ئەوە واجبە لە شەڕت ئەمین بێ، سەلامی خۆتی بەسەرا بارێنە. وعلى من لم تعرف، ئەوەی نایناسی، کابرایەک دەبینی نازانی مسلمانە یان نا، نازانی کوردە یان عەرەبە یان فڵانە، نازانی یەزیدیە یان کاکەیە شەیطان دەپەرستێ یان خوا دەپەرستێ، نازانی خەڵکی ئەمریکا یان عێراق یان کوردستان یان میسرە، ئەمە نازانی. على من لم تعرف، هیچی لەبارەوە نازانی، بەس ئەوەندە دەزانی ئینسانە، بەس ئینسانێکە. ئەبێ هێمنی و ئاشتی تۆ بەسەر ئەویش بێ، ئەبێ هێمنی و ئاشتی تۆ بەسەر ئەویشا بڕژێ بەڕێزان. ئەمە دینی ئێمەیە. ئەی کەسەکە دڵنیا بە مادام من مسلمانم تۆ لە شەڕم ئەمینی، من وعد و بەڵێنم داوە بە مسلمانیەتەکەم. على من لم تعرف، ئەوە باشترینی مسلمانە. پێغەمبەر نەیفەرموو بزانە ئەگەر مسلمان بوو ڕێزی لێ بگرە، ئەگەر مسلمان نەبوو ملی بپەڕێنە. والله حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو بارەوە یەک دانەش نەهاتووە. سەلام و ئاشتی بارێنە بەسەر هەموو کەسە، زەرەتت بۆ کەس نەبێ، بیناسی یان نەیناسی، نەیزانی دینی، بەزهەبی، زمانی، نەتەوەی جوغرافیای، ئیلا سەلامی خۆتی بەسەرا بارێنە. خۆشەویستان، با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم، بزانین پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم کاتێک کە مسلمانان لەگەڵ ئەهلی کافرا هەبوون، ئایا ئەوەی کە مسلمان نەبووە فەرموویەتی بیکوژن، غەزایە لە ناوی بەرن، بە یەکەوە ژیانمان قبوڵ نییە، نەبە پێچەوانەوە. لە حەدیسی صحیحە هاتووە دەفەرمێ وەفدی نەجران گاور بوون، بۆ گفتوگۆ هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو مزگەوتی حەرەمی پێغەمبەرە، المەسجد النەبەوی، کە جەنابتانەوەی حاجی و عەمرەکار بووە، چۆتە ئەو شوێنە پیرۆزە کە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، کە پارچەیەکە لە بەهەشتی خوا لەسەر زەویدا. لە ناو مزگەوتی پێغەمبەرە گاور هات، گاور بەراز دەخوا، عەرەق دەخوا، هەل لە زۆر گوناه سڵ ناکاتەوە. نەعوذ بالله، ئەو گاورانە دەیانگوت عیسا وەکو خوا خوایە، کوڕی خوایە. کەچی لە ناو مزگەوتی پێغەمبەرا دانیشت، پێغەمبەر نەیفەرموو دیبیان کەنە دەرەوە، ئەم شوێنە پاکە شوێنی پیسی وەکو ئێوە نیە، نا ڕێزی گرتن. وەختی نوێژیان هات، وتیان ئێمە پشت لە قیبلە و کەعبەی تۆ دەکەین، ئەی محەممەد بەرەو ڕۆژهەڵات نوێژ دەکەین. پێغەمبەر فەرمووی لێیان گەڕێن. سەحابەکان وتیان نابێت لە ناو مزگەوتی پێغەمبەرە بەغەیری دینی ئیسلام نوێژ بکرێ. فەرمووی وازیان لێبێنن، دینی خۆیان بۆ خۆیان، لێیان گەڕێن. لە ناو ئەو مزگەوتەدا گاوری نوێژی خۆی کردووە، پێغەمبەر لێیان گەڕاوە.
ئەوە ڕێزگرتنە، ئەوە بەیەکەوە ژیانە لەگەڵ کەسێکە کە بڕوای بە دینی تۆ نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوولەکە نەخۆش بووە، دراوسێی بۆ چوە سەری لێداوە، بیستوێتی فڵان جوولەکە لە شاری مەدینە نەخۆشە، چوە سەری لێداوە. مناڵی جوولەکە نەخۆش بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوە سەردانی کوڕیشکەیەکی کردووە، گەنجێکی جوانی کردووە لە سەرمەرگ با بۆ مناڵەکە. پێغەمبەری زۆر خۆشویستووە کە زانیوێتی نەخۆشە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چوە سەردانی کردووە. ئەو جوولەکە ئەم پێغەمبەری ئیسلام دەفەرمێ سەیری پێغەمبەری خوای دەکرد صلی الله علیه وسلم، وەکو ئەوەی شتێک لە دڵیا بێ. فەرمووی حەز دەکەی ڕۆڵە گیان موسڵمان بێ؟ وتی ئەرە وەڵڵا بەس سەیری باوکی کرد، ئەگەر باوکم بێڵێ. باوکی وتی ئەطع ئەبەلقاسم، ڕۆڵە گیان بە قسەی ئەبوولقاسم محەممەد بکە و بێگوێیی مەکە. وتی وا هاتمەسەر دینی محەممەد پێغەمبەری خوا. ئەوەی وت و شادە و ئیمانی هێنا و گەنجەکە کوڕە باشەکە ڕوحی دەرچوو. پێغەمبەر فەرمووی حەمد و سەنا بۆ ئەو خوای بەهاتنم بۆ ئەم ماڵە و ئەم سەردانە کەسێکی نەفسێکی لە ئاگری جەهەنەم ڕزگار کرد. پێغەمبەر نەیفەرموو مادام جوولەکەیە چۆن دەبێ بچمە ماڵی. ئەمجا تەماشاکەن خۆشەویستان، قەرزی لە جوولەکە دەکرد. ئاخر ڕۆژ کە پێغەمبەری خوا دنیای بەجێهێشت، درعەکەی زرێپۆشە جەنگیەکەی لە لای کابرایەکی جوولەکە بەڕە هەنداندرا بوو. چەند ڕبەجۆیەکی لێ وەرگرت بوو، میوانی هاتبوونان لە ماڵیان نەبوو. پێغەمبەر فەرمووی جوولەکە کە قەرزم دەیە، وتی بارم تەم لادانە. فەرمووی ئەم درعەت لابێ بای ئەوەندە پارەیە دەبێ، ئەگەر قەرزەکەم نەدایتەوە درعەکە بۆ خۆت بفرۆشە، ئەگەر قەرزەکەشم بۆ هێنایتەوە لە وەختی خۆیا درعەکەم دەوە. پێغەمبەر فریان نەکەوت وەختی دانەوەی قەرزەکە بێ وەفاتی کرد، درعەکەی لای جوولەکەیەک ڕەهەم بوو. باشە بۆ ئەو هەموو سەحابەی وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف، عوسمانی کوڕی عەفان، گەورە بازرگانان ملیۆنەرەکان، بۆ پێغەمبەر لەوانی قەرز نەکرد، بۆی ئوممەتەکەی بۆی دەرکەوێ کە باشتی بەیەکەوە ژیان، کە ئەوەی جاران خەڵک شەڕی لەسەر دەکرد، مادام من کا مسڵمانم و تۆ کافری، تۆ جوولەکەی، تۆ گاوری، نابێ بەیەکەوە بژین. خەڵکینە ئەو شتە کۆتایی پێهات، کەس لەسەر ناکۆچی ئاینی خوێنی یەکتر ناڕێژێ. هەمومان دەتوانین لە یەک شاری مسلماناندا بەیەکەوە بژین و ڕێز لە یەک بگرین و قەرزیش لە یەک بکەین. ئەمە ڕەفتاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. حەزرەتی عومەر کاتێک کە چوو بە وڵاتی شام، کۆمەڵە خەڵکێکی بینی بوون گەڕ و گڕوێ بوون. فەرمووی ئەرێ ئەمانە بۆیان خوێن و زیزڵکە چێما و لە لەشیان دێتە دەرەوە. وتیان وەڵڵای ئەمە گاورن، ئەمە ڕایبن، هیانە 30 ساڵە خۆی نەشتووە، گەڕ و گڕوێ بوون. ئەمجا نەبوونەدارن، کەس لیان نزیک نابێتەوە. حەزرەتی عومەر گریا بۆیان. حەزرەتی عومەر خەڵک وازانە هاتووە، خەڵکی سەربڕیوە. فتوحاتی ئیسلامی ئەوە بوو کە ئەو داماوانەی بینی فەرمووی ئەی هاوار، ئەمانە کەس نێ خزمەتیان کە، لە پارەی زەکاتی مسڵمانان لە بەیت المال یەک بە یەک معاشی بۆ بڕینەوە، دکتۆری مسڵمانی بۆ ناردن، تەداوی برینەکانی کردن تا چاک بوونەوە خزمەتکران و دواتر موچەی دانێ. لە وەزیفەی مسڵمانانە خزمەتی هەر کەسێک بکات کە لە وڵاتی مسڵمانە دەژیا. سەیری ئەوەی ناکە عەقیدە و بیر و باوەڕی چۆنە. عەبدوڵڵای کوڕیشی بە هەمان شێوە، عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ، حەیوانێکیان کردبوو بە خێر، دەفەرمێت 10 جار زیاتر بانگی ژنەکەی و منداڵەکانی دەکرد، تو خوا بەشی ماڵی فڵان جوولەکەی دراوسێتان ناردووە. ئاخری کوڕەکەی وتی ڕۆ بابەجان وەڵڵاهی وەڕز بووم، ئەوەندە ناوی ئەو ماڵەت هێنا، ئێمە هەموو جار لەین بەسەر چاو، بەس ئەمە حەیوانەکە تازە سەر بڕدراوە، هێشتا کەوڵ نەکراوە، تۆ بۆ ئەمەدا ئەوەندە دووبارە دەکەیەوە. فەرمووی دڵنیا بوو ماڵە مسڵمانەکە ناپەڕێنن، بەس خەمی ئەوەمە بڵێن ئەوە جوولەکەی و بەشی نەدەن لە گەڕەکەکەیە. ها سەیری کە خەمی ئەوەمە جوولەکەکەتان لەبیر بچێ. من حەقم چیە بەسەرەوە؟ ئەو چ دینێکی هەیە؟ حەقم بەسەرەوەی ئینسانە و مافی دراوسێتی بەسەرمەوە هەیە. وەڵڵی ئیسلام هات ئەمەی هێنا. کاتێک کە مەغۆلەکان هێرشیان کردە سەر وڵاتی ئیسلام، شاری بەغان محاسرە کرد و دەوروبەری بەغا کۆمەڵە خەڵکی زۆر گیرا. شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە وڵاتی شام کە ئەو دیلانەی بیست، چوو بۆ لای سەرکردەکەیان، ناوی غازان بوو. دەفەرمێت کە چوو بۆ لای کابرا لەبەری هەستا ئەو خوێن ڕێژە، ئەم عالم و مەلایە چونکە بۆ خوا سوحاو بوو، وەک مەلای ئەم سەردەمەی مەمانان نەبوو بەداخەوە. مامۆستایانی ئێمە لەگەڵ حورمەتمان دەچنە لای بەرپرس و سەرکردەکان باسی چی دەکەن؟ وەڵات زەویمان وەرنەگرتووە، نەوتمان وەرنەگرتووە، فۆرممان نازام وەرنەگرتووە. ئەو ئیشانەی بەکاربەدەست هەر نەبوو. مەلا عەیبە بۆ لترێک نەوت و بەنزین و عەرزێک و فڵان بچێتە لای کاربەدەست. ئەگەر چوو دەبێت لەوە گەورەتر بچێ. ئەگەر چای بەم شەیخ الئیسلامەکەوت، ئەو غازانە هەموو لەشی لەرزی لەبەری هەستا کورسیەکەی بۆ بەجێهێشت، وتی بە عومری خۆم پیاوی وەکو تۆ سامناکم نەبینیوە، چونکە ئەو بەڕاز لە خوا دەترسا، ئەو زەڵمە لەو مەلایە دەترسا، بەبێت شەک و بەبێت سلاح و حیمایە. ئالەو کاتەدا فەرمووی، وتی قوربان جەنابەت چ ئەمر فەرمووی لە خزمەتام؟ وتی هیچ ئەمری و داواکاریەکم نییە، بەس هاتووم خەڵکت گرتووە. ئەو خەڵکانە نە شەڕکەر بوون، نە ئەهلی شەڕ بوون، فەلاح و جوتیار و کرێکار و کاسبی بازاڕی ناو ماڵ و مناڵی خۆیان بوون، تۆ بە ناحەق گرتوتن بەریاندا، ئازادیان کە.
وتی قوربان بەسەر چاوچی موسڵمانە ئازاد بێ وتی نەکەن موسڵمانەکان ئەی جوولەکە و گاورەکان ئەوانیش دیلن لای تۆ دەبێت ئازادیان کەی وتی قوربان پێم سەیرە ئێوە دوژمنی یەکن لەگەڵ کافراندا باشە ئەوانە جوولەکە و گاورن من وەم زانی جەنابەت دەفەرمووی ئەوانم بۆ بکوژە بەس موسڵمان ئازاد کرد فەرمووی نا ئەوەی موسڵمان بێ هاودینمە ئەوەی گاور و جوولەکە بێ هاوژینمە خۆ ئەگەر هاودینیشم نەبێ هاوژینمە ئێمە بە چەند ساڵە بە یەکەوە لە شوێنەکە دەژین قەسەم بە ئەڵڵا لەم ژوورە ناچمە دەرەوە یان دەبێ موسڵمانەکانیش ئازاد نەکەی یان دەبێ ئەوەی گاور و جوولەکە و مولحیدیش ئازادی کەی ئەمجا هەمووی بۆ ئازادکردن و شەیخ الئیسلام هاتە دەرەوە لە ژوورەکە وتی لەبەر خاتری جەنابەت هەر هەموویان ئازاد بن سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە بەم وەعیەوە وەڵی لە مانگی ڕەمەزانە پارەی موسڵمانان ئەوەندەی هەبوو بێ خوا خێریان بنووسێ یەزیدی هەبووە کە لەن شەیتان دەپەرستێ کە قسە بە شەیتان بڵێ تفڕۆکە ئەوە پێی قەڵسا ئێمە بەو برایانەی خۆمان کەوا خێر و خێراتێکیان تەوزیع کرد بەوتمانێت ئەو خوا لەگە ڕەشێکە لەم شارۆچکە لە دێیەکان ئەگەر یەزیدیەک هەبوو دەست کورت و هەژار بوو فەرقی مەکە لەگەڵ ماڵە موسڵمانەکەدا ئمە حەقمان چێ بەسەرەوە ئەو چ دینێکی هەیە حەقمان بەسەرەوە ئینسانێکە و مناڵی محتاجی هەیە ژنی ڕەش و ڕووتی و برسی هەیە و کاری دەست ناکەوێت لە وڵاتەدا لەگەڵ ئەوە پارەی موسڵمانان و زەکات و سەرفترەمان داوەتێ ئەوە تێگەیشتنی ئیسلامە بۆ ئاشتی بۆی خەڵک بەهێمنی بژیە پاشان لەسەر محاسبەی دینی دەچینەوە بارەگای خوا ئەوە لە قیامەتە جەهەنەم هەیە و باش هەیە ئەوەی دەستی بە ئیسلامەوە گرفێ بۆ خۆی سەرفراز بووە ئەوەی پشتی تێکرد بێ ئالەوێدا کاڵک باژنۆی دەشکێنێ و ئێمە لەم دینەدا لەم دنیاەدا تەنها ڕێنماییمان لەسەرە بەسەرەی دووەم و کە خەڵکی لەسەر دەکوژرا بەڕێزان شەڕ لەسەر نەژاد پەرستی لەسەر قەوم پەرستی لەسەر نەتەوە پەرستی عەرەب کوردی دەکوشت فارس تورکی دەکوشت ئەوە پێش ئیسلام ئەمە بوو ئەو هەڵی دەکوتە سەر عەشیرەتی فڵان تاڵانی دەکرد و ژن و منداڵی دەکرد بە کۆیلە کۆیلایەتی لە ئەوە دروست بوو بەهێز بێهێزی دەفەوتان کە ئیسلام هات بە یەک ئاەت ئەوەی کۆتایی پێنا ئینا جەعەلناکم شوعوبا وقەبائیلا لتعارفوا لتحاربوا گۆڕی بە لتعارفوا والله ئەوانەی کە مافەروەرن کە ئاشتیان دەوێت بەس ئەمەیان بەس ئەمایەتە خەڵک جاران دەیانگوت بۆیە ئێمە قەوم و بەرەباب و تیرە و تایەفە و نەتەوەین بۆی بەیەکەوە بجەنجین بیست سەلمێنین کامەمان بەهێزترە بەسەر کاممانە خوا فەرمووی لیتەعارەفوا لیتەحارەبووی گۆڕی بە لیتەعارەفوا یەکتر بناسن خزمەتی یەکتر بکەن هەر کەسە پێویستی بە بەرامبەرەکەی دەبێ ئاشتی چەسپان ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڕێزترین کەس لای خوا ئەو کەسەیە تەقوای زۆر بێ جا من حەز دەکەم لەسەر ئەم ئاەتەش لە چەند دەقیقەیەکە بدوێم ئەویش ئەوەیە إن أكرمكم برسترينتان عند الله لا إخوة أتقاكم أويك تقوى زور بي شونيجي زور بي روجي سنتي زور بي قرآن خويندني زور بي چاكي زور بي خير وخيراتي زور بي بلام أما لا شيء عند الله لا إخوة توشو تابعني لسر برمالبي برزك من شو سودك لو يتو دبينم بلام لچیا سود اللي دبينم پیغمبر صلی الله علیه و سلم لحدیث هادی کرد خیر الناس انفعهم للناس چاکترین کس او کسه خیری بو خلقیا چاکترین کس او کسه خیری بو خلقیا حزبی باش سرکردەی باش سیاستمەداری باش دیپلۆماتی باش ئەو کەسەیە خزمەت بە خەڵک بکە ئەگەر سەرکردەی وڵاتەکەم هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بێ هەموو شەو نوێژ بکە مانجی ختمێ قورئان بکە ئەمە سود بە میلەت ناگەیەنێ میلەت بەرەو زستان دەڕۆی و نەوتی لە تۆ دەوێ هاوینە و تینوێتی و ئاوی دەوێ گەنجە و ژنی هێناوە و خانووی دەوێ میلەت ئەوەی لە تۆ دەوێ من چم لەوە داوە تۆ 40 ساڵە پێشمەرگەی یان نا من ئەمڕۆ لەمڕۆدا دەژیم زانکۆم دەوێ پەیمانگام دەوێ عیلمم دەوێ ئەمەوێ مناڵەکەم بەدبەخت نەبێ من نامەوێ لە کوردستانێکا بەداخەوە ئێستاش ڕێکەوتنامەی استراتیژی و فڵانی نەبێ هەموو ڕۆژێ معەڕەزین شەڕێکی خوێناوی هەڵبایسێتەوە نەخێر خەیر الناس أنفعهم للناس چاکترین کەس ئەوەیە خێری بۆ خەڵک پێیە دەستی خێری پێیە ئاشتی بڵاو دەکاتەوە دوژمنی شەڕە ئەوە تەلەڤیزۆنی وایە هەڵگیرسێنەری فیتنە و شەڕە یعنی بەردەوام هەشە دایمە کلیلی خێرە ئاوی هێمنی بەسەر دڵ و دەروونەکاندا دەکات ئەمان خێرە جا تۆ لەگەڵ خێرا بە لەگەڵ شەڕا مەبە خاڵی سێم و کۆتایی کە خەڵکی یەکتریان لەسەر دەکوژ بەداخەوە لەسەر ڕەنگ لەسەر پەڕۆ لەسەر زمان لەسەر منتیقەیە ئەو دەیگوت خەڵکی منتیقەی فڵانە بۆ منتیقەی فڵان دەبێت دوژمن بێ زمانی فڵان بۆ زمانی فڵان ڕەنجی فڵان بۆ ڕەنجی فڵان جا لە کۆنا
دەیانگوت ڕەشپێست و سپی پێست بەم مێژووی مرۆڤایەتی ئەو ئەمریکایە کە تازە دۆزراوەتەوە لەسەر نەخشەی جیهانی ئەمریکا تازەترین وڵاتەکانە هندۆسەکانی لێبوون بەس لەبەرەوەی سوورپێست بوون سپی پێستەکانی خەڵکی فەڕەنسا و بەریتانیا و ئەمانە چوون قەتڵ و عامیان کردن بە چەند ملیۆن خەڵکیان داماوە لێ کوشتن یعنی ئێستا ئەو ئەمریکای خەڵکی ئەساڵەتی خۆی زۆر کەم بۆتەوە هەمووی خەڵکی وڵاتانە بۆی چووە غەزویان کردن هەر ناسنامەیان سڕینەوە ڕەشپێست هەتا ساڵەکانی 50 لەگەڵ سەگانان هێدرایە بەس لەبەرەوەی ڕەنگی ڕەش بوو خۆڵفەقیر ئەم ڕەنگە خۆی بەبەر خۆیان نەکردووە ئەیگوت دەبێت سپی پێست ئاغا بێ ڕەشپێست کۆیلە بێ ئێستا ڕەنگی کۆیلەی ڕەش و سپی بۆتە ڕەنگی فڵان ئاڵای فڵان ئەوە ڕەنگەکەیەوەی خەڵک لەسەر پەڕۆ لە وڵاتەیە چەند هەزار کەس کوژرا هەر لەسەر شەڕە پەڕۆ بەداخەوە ئیسلام ئەمەی کۆتایی پێهێنا فەرمووی خەڵکینە ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم لنشانة عظمة دصلات إخوة جوازي رنكتان أو سورة أو سفية أو رشا أما عظمة إخوة هلم قوشتو خواني كتيام جسمي چون دروس كردوا وألسنتكم جوازي زمانتان هل أو بارسة قوشتي أو بكردي أو بعربي أو بتركي أو بفارسي أو بفلاني أو بباديني أو بسوراني أو عظمة إخوة أم هم زماني دابش كردوا بو أو يكتر بناسن نشانة قوليو دصلات إخوة تام ودركوه کە بەڕاستی ئیسلام ئەوەی کۆتایی پێهێنا بە فیعلیش سەرماندی 1430 ساڵ لەمەوبەر بیلالی ڕەشپێستی بردە سەربانی کەعبە کە ئەبوو سوفیانی کوڕی حەرب بۆی نەبوو بچێتە سەر ئەو شوێنە ئەو هاتە خوارەوە ئەمی بردە سەرەوە فەرمووی ئەمە با کۆیلە بێ با ڕەشپێست بێ عەبدوڵای کوڕی مەسعود قاچی بەخەدە تیرۆک باریک بوو فەرمووی لای خوا لە چێوی ئوحود قورسترا چونکە لاشەیەکی هەڵگرتووە کە پڕیەتی لە خۆشەویستی خوا و تەبایی و هێمنی و ئاشتی و چاکەخوازی جا لەبەر ئەوە بەڕێزەکانم ئیسلام ڕەمزی ئاشتیە با ئێمەش هەوڵ بدەین بە ئاشتی بژین لەم وڵاتەدا وەڵڵاهی هەمومان لە مەترسی داین معقولە لە شارێکی وەکو سلێمانی لە یەک مانگە 8 تەن ڕەم بێ بڵێ خۆراکی بەسەر چوو بەڵام بەداخەوەم 208 تەن خۆراکی بەسەر چوو لەگەڵ 8 تەن دەرمانی بەسەر چوو خەڵک نەخۆش دەبێت پەنا بۆ دەرمان دەبا ئەڵێ ئەم دەرزی و دەرمانە لە دەمی ماڵ و منداڵەکەمی لەگرمەوە بەڵکو بەم حەپە عیلاجەکەم بۆ بێ معقولە 8 تەن 8,000 کیلۆ حەپ و دەرزی و شروبی بەسەر چوو بەسەر خەڵکا بفرۆشرێ خۆ دیسانەوە من جارشکە لە هێزە ئەمنیەکان و دەستگاکانی پۆلیس و ئاسایش دەستخۆشی دەکەم کە دەبێت جارشکە چاوکراوەتر بن کە ئەوانە بە سزایەکی عادیلانە و دادپەروەرانە بگەیەندرێن تو خوا نەخۆشێک بە هەموو لەشی هاوار دەکا بۆ دەرزیەک کەچی تۆ بچی ژەهر بکەیە لەشیەوە لە زیاتر ڕەحمەتی بۆ بنێری زەحمەت بکەیە لەشیەوە ئەو ماوە بەڕاستی کارەساتە هەمومان هەر شتێک دەکڕی لەو بازاڕەیە تۆ دڵنیانی لێ بەسەر نەچوو بێ ئەبێ تاریخەکە ئەکسپایر نەبێ ئەبێ فێڵم لێ نەکرابێ 208 تەن خۆراک لە یەک تاکە مانگە لە یەک شارە کە سلێمانی شارێکی بچووکە لە چاو شاری وڵاتاندا ئەمە کارەساتە ئەم هەموو چەکەی کە بە خەڵکە بەڕاستی حکومەت ئەبێ ئیجراعاتی قانونی بکە تکام وایە بەڕێزان زۆر کەس دەبینم لەم شارۆچکەی خۆمان لە وڵاتی خۆمان لە خزمی خۆمان دەماچەیەک بەلاقەدیەوە ئەوەندە دەستکەکەی بەدەرەوەیە توخوا حیفنی ئێمە میلەتی کورد لە دوای ئەو شەڕ و شۆڵی ناوخۆ کە خوا لای برد لە سەرمان جارشکە دەماچە نیشانی یەکتر دەینەوە من ناڵم کەس پێی نەبێ زۆر کەسێ ڕەم بە ناچاری وا لێ بکات چەکت هەبێ دەماچەت پێ بێ بەڵام ئەوەندە بە ئەدەبەوە هەڵیگرا وا بیشارەوە خەڵک نەیبینێ هەر خەڵک هەستت پێ نەکات چونکە ئەو خەڵکە براتە ئەو خەڵکە ئامۆزاتە ئەو خەڵکە هاودین و هاوزمانی خۆتە چۆن ئەبێ لە یەکتر ئەمین نەبین حتا چەک لە ناو میلەتی ئێمەدا بێ وەڵڵاهی زۆر زەحمەتە ئاسوودەی بە خۆمانەوە بینین ئەبێت چەک نەهێڵدرێ چەک لە لای منداڵانیش خۆشەویست نەکرێ بەداخەوە دوکانداری وا هەیە یاری ئاگرین لە مناسبەتی جەژن و فڵانە تەقەمەنی جەماچەی میرو ئەوە بەرپرسیاتی دنیا و قیامەتی لەسەرە دوکانداری بەڕێز تۆ لەلایەن خۆتەوە هەوڵدا ئاشتی بچەسبێنە ئەوەی ڕبۆنی باروت و تەقە و تەقەمەنی لێبێ مەیفرۆشە بە ئەو ڕەگە هەڵکەنێ لە ناو وڵاتەکەمانە ئەمجا فیلمەکان بەداخەوەم کەناڵەکان بەتایبەت ئەوانەی سەر بەدەسەڵاتن زۆر بێڕەحمانە ئەم کەناڵە کۆری و نازام چیمان بۆ دۆبلاژ دەکەن مناڵێک لە ڕانیە بە چەقۆم ملی مناڵەشکەی هەڵبڕیوە لاسای تەمسیلی نازام دۆن و جۆنگی و چی کردوێتەوە هەموو ڕۆژە شەڕەشم شێر و خوێن ڕشتن و سگ هەڵدڕین و ملپەڕاندن و خەڵک ئەمەی هات چاولێ خەڵک سەر بردرا خەڵک سەر بردرا وەکو مریشک
بنەماڵە وێران دەکرێتتر هەر لەسەر شتێکە مافی ئەوە نییە بچی سەری بڕی مافیەوە هەیە دادگا هەیە هەر کێشەیەکت هەبوو بگەڕێەوە بە دادگا دەعوا قەید کە بچۆ پۆلیس و ئاسایشی بێنە سەر بەڵام خۆت پەلاماری مەدە خۆت چەک بەکارمەهێنە ئاشتی بچەسبێنە ئەوەندەی دەسەڵاتت هەبوو ئاشتی بچەسبێنە تکام وایە حکومەتی بەڕێز وەزارەتی ڕۆشنبیری بە هەموو شێوازێک ئێمە کولتوری گەلانم بۆ چییە تەمسیلی کوردی باب و باپیرانی خۆمان مێژووی ئەم میللەتە کورە نەهامەتیەکانی نیشانی ئەو گەنجەدا وڵێ خوا سوپاسی خوا بکە کام ڕۆڵاتەکەم هێ منە هەفتەی وا هەبوو چەند مەید بۆم شارۆچکە لە شەڕی ناوخۆدا هاتەوە چان ئێستا خەڵک بەدەستی یەکتر ناکوژرێ ئەوە تا تورکیا چی بە برا کوردەکانمان دەکات لە پەکەکە و لە فڵان و لە فڵان ئەوە ئێمە هەر چیەک بێ کوردە هاوزمانمانە ئەی تۆ بۆ باسی ئەوم بۆ ناکەی ئەو باسی ئەو موسڵمانانەمان بۆ ناکەی کەوا لە سووریا ئەم ڕۆژی مەعنی 100 کەس زیاتر ناکوژرێ وەڵڵاهی دەڵێن گەلە گورگ لە مەڕی داوە هەفتا سەری مندار کردوێتەوە هەموو ڕادەچڵەچین ئەڵێ ئەمڕۆ لە سووریا هەفتا کەس بەدەستی هێزە ئەمریکان بە ناحەق کوژران مناڵ هاوار بۆ دایکی دەکا کۆرپە هاواری دایکی بێتاوانی دەکا ماڵ بەسەر خەڵکا وێران دەبێ تۆ لە ناو خانی خۆتا لە بەرموبەری دەشت گەرماتە ئەو لە خێمەشا جێی نابێتەوە بەرا ئەوە خەمی هەمومانە من چم داوە لە فلیمی کۆری 2000 ساڵەوە بەر شەڕەشم شێر و خوێن ڕشتن مناڵەکەمان چاوی بەوانە بکەوە فێری خوێن ڕێژی بێ بپاڕێنەوە بۆ یەکتر پاڕێنەوە بۆ وڵات و میلەتمان بۆ هەمومان بۆ خێزانمان یا ڕەبی خوایە تۆ ئەسسەلامی ئاشتیمان بەسەرا ببارێنی یا ڕەبی خوایە ئاشتی خۆتمان بەسەرا ببارێنی یا ڕەبی لە شەڕ و ناکۆچی بەدوورمان کەی خوایە ئەم وڵاتی کورد و کوردستانە هەرگیز خوێنی کورد بەدەستی کورد جارشکە نەڕژێتەوە هەرگیز بەدەستی دوژمنانی کورد خوایە خوێنمان نەڕژێتەوە خوێنی ڕۆڵەکانیشمان نەچێتە دەستی خوێنی هیچ میلەتێکی دەرودراوسێ و خەڵکەوە هەمومان بەهێمنی بە ئاشتی بە موسڵمانیەتی و بە تەبایی ژیان بەسەر بەرین یا ڕەبی خوا ژیانی تاکە کەسیمان هێمنی بێ لە نەخۆشیە دەرونیەکانی ناو جەستە بمان پارێزی لە ناو خێزاندا خوایە ئاشتی و تەباییمان بەسەرا بڕێژی لە ناو شار و شارۆچکە و وڵات و گوندی خۆماندا ئاشتیمان بەسەرا بارێنی لەلای یەک بە حورمەتمان کەی بە چاوی ڕێزەوە سەیری یەکترکەین حەسادەت و بەخالەت و دووبەرەکیمان لە ناودا لابەری وڵاتمان پڕ ئەمن و ئەمان کەی ئەو کەسانی هێمنی میلەت دەپارێزن موفەقیان کەی ئەو کەسانی دەیانێت شەڕ و شۆڵ بە هەر شێوازێک بێ لە ناو میلەت بچەسپێنن یا ڕەبی خوایە هیدایەتیان بدەی خوایە هیدایەتی لار و لەوێرەکان بدەی چاکە خوازانمان سەرکەوتوو کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی شیفای نەخۆشەکان بنێری یا ئەڵڵا شیفای نەخۆشەکان بنێری یا شافی یا ڕەبی ئەوەی مناڵی نییە یا وەهاب بە گەورەی خۆت پێی ببەخشی ئەوەی مناڵی ناساڵحە بۆی ساڵح کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين حمدا كثيرا طيبا مباركا فيه وأشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله